بەغدا دەست بۆ خاڵا لاوازەکەی هەرێم دەبات. هێشتا مەسرور بارزانی لە گەشتەکەی پشووی نەداوە زەنگی دادگای بۆ لێدرا. حکوومەتی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی گرێبەستە نەوتی و غازیەکان جارێکی تر دژ بە حکوومەتی هەرێم پەنای بۆ دادگا برد. لە دوای گرێبەستەکانەوە وەزارەتی نەوتی عێراق دوو بەیاننامەی دەرکردووە. ئەگەرچی وا دەردەکەوێت لە بەیاننامەی دووەم تۆنی دەنگی نزمترە، ڕۆژنامەی شەرق ئەوسەطی ژوای لێکدایەوە کە سەرەتای قبولکردنی گرێبەسەکانی هەرێمە لەلایەن بەغداوە. بەو پێی لایەک بەرپرسانی باڵای ئەمریکا پێشوازیان لە ڕێکەوتنەکە کرد، لەلایەکی دیکەش پێویستی بەغدا بە غازی سروشتی. بەڵام هەواڵەکەی ئەمڕۆ کۆتایی بە هەموو ئەو لێکدانەوانە هێنا. بە پێی ئاژانسی ڕۆیتەرز وەزارەتی نەوتی عێراق سکاڵای لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کردووە، ئەگەرچی تا ئێستا وردەکاری سکاڵایەکە ڕوونیە کە چۆن و لەکوێ کراوە، بەڵام ئەوەی ڕوونا لاوازی دۆخی حکوومەتی هەرێمە. باو پێی گرێبەستەکان بەپێی یاسایەک کراون کە پێشتر دادگای فیدراڵی هەڵی وەشاندۆتەوە. ئەوەی ئێستا تاکە ئومێدی حکوومەتی هەرێمە لە زوەردان و فشاری ئەمریکایە، ئەویش دیار نییە تاکوێ کاریگەری دەبێت. باو پێی پێشتر ئەمریکا لە بەرژەوەندی کۆمپانیا ئەمریکیەکان شاری کردۆتە سەر بەغدا بۆ ئەوەی هەناردەینەوە دەست پێ بکاتەوە، بەڵام بەغدا تا ئێستا نەچۆتە ژێرباری ئەو داواکاریانە. پێشتریش حکوومەتی هەرێم زۆرینەی سکاڵەکانی سەری کە لەسەر هەناردەینەوت لەسەری تۆمار کراوە دۆڕاندوویەتی، بۆیە چاوەڕێ ناکرێ ئەم جارەش لەو دۆخە لاوازەی براوە بێت. تۆ پێت وایە چی بەسەر چارەنووسی گرێبەسەکانی حکوومەتی هەرێم دادێت؟